سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە. بەڕێوەچوونی کۆنگرەی هەژدەی کۆمەڵە بۆتە هۆی سەرنج و چاوەڕوانێکی بەربڵاویش. ئێمە بۆ ئەم مەبەستە چەند بەرنمەیەکمان هەروەکو خۆشتان ئاگادارن بڵاو کردوێتەوە. بۆ بەشی کۆتایی ئەم بەرنمەیە هاوڕێ سەعید ئەمانی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵەمان لەگەڵە تاپێکەوە قسە و باسێک بکەین و وەڵام بە چەند پرسیارێکمان بداتەوە لەگەڵمان بن. کاک سەعید سەرەتا بە خێراتنت پێ دەڵم زۆر سپاس بۆی کە بەشداری لەم بەرنامە تایبەتەدا کرد. بەم پرسیاری ئەوڵم لێرەوە دەست پێ بکەم. سەرڕای هەلومەرجی دژواری خەبات کۆمەڵە توانیوێتی هێزی پێشمەرگە ڕابگرێت و خۆی بۆ دۆخێک ئامادە بکات و بوونی ئاوا هێزێکیش پێویست دەکات. بە بڕوای ئێوە لە کۆنگرەیەکدا کە بڕیارە بەڕێوە بچێت لەوێدا چۆن هەڵدەسەنگێدرێت ئەم هێزی پێشمەرگە و بەگشتی خەباتی چەکداری؟ ژێرای ڕێز و سڵاو بۆ بینەرانی تلویزیۆنی کۆمەڵەوە سپاس بۆ ئێوە هاوکارانتان بۆی کە لەم بەرنمەیەدا بەشدارتاندام. ئەوەی ڕاستی بێت ئێمە دەزانین کە هێزی پێشمەرگەی کۆمەڵە هێزێک بووە کە دەورێکی ئەساسی هەبووە لە بزوتنەوەی شۆڕژگەرانەی کوردستاندا. یعنی خەباتی کۆمەڵە کە دوو بەش بووە، هەم خەباتی سیاسی و هەم خەباتی نیزامی. هێزی پێشمەرگە یەکێک لە گرنگترین بەشەکانی خەباتێک بووە کە کۆمەڵە تێیدا بەشدار بووە و لە بزوتنەوەی شۆڕژگەرانەی کوردستاندا دەور و تەسیری خۆی نواندووە. هێزی پێشمەرگەی کۆمەڵە هەمیشە جێگای متمانەی خەڵکێک بووە کە هیوایان بەو بزوتنەوەی بووە و ئەم هێزە پاڵپشتی لە داخوازیە ڕادیکاڵەکانی ناو بزوتنەوەی شۆڕژگەرانەی کوردستان کردووە. و هەر بەم تایبەتمەندیەوە کە هێزی پێشمەرگەی کۆمەڵە بوویەتی هەمیشە لە نێو ڕیزەکانی کۆمەڵەدا لەگەڵ ئەوەی کە وەکو باسکی چەکدار چاوی لێکراوە، وەکو هێزی چەکدار چاوی لێ بکراوە، بەڵام لەگەڵ هێزی چەکدارێکی کلاسیک ئێمە دەیناسین و نیرویەکی کەچێکی بەدەستەوەی هەمیشە جیاوازی بووە. چون هێزی پێشمەرگەی کۆمەڵە هەمیشە لە پێشە مێشکی موسەلاح بووە، بیر و باوەڕی تایبەتی هەبووە، بیر و باوەڕێکی شۆڕژگەرانە و ڕادیکاڵ و بناغە هەڵتەکێنی هەبووە کە ئەم هێزی پێشمەرگە پاڵپشتی بەرەو پێشبردننی ئەو سیاست و ئامانج و ئیستراتیژی و بەرنامە و تاکتیکانەی کردووە کە بەشی سیاسی تەشکیلاتی کۆمەڵە دایڕشتووە وەکو چرای ڕێنوێنی بەسەرکەوتن گەیاندنی بزوتنەوەی شۆڕژگەرانەی خەڵکی کوردستان و گەیشتن بەو ئامانجانەی کە بۆ خۆی دیاری کردووە. کۆمەلگایەکی داهێنی هێنانە گۆڕی کۆمەلگایەک یا بەرحاڵ دابینکردنی کۆمەلگایە کە تێیدا ئینسانەکان ئازاد بن، ئینسانەکان بتوان بە مافەکانی خۆیان بگەن و تەنانەت بەشداریکردن لە ئاخێزی سەراسەریدا لە بزوتنەوەی کرێکاریدا و هەموو ئەوانە دەتەریق یا لە ڕێگای هێزێکی چەک بەدەست و مێشک موسەلەحەوە پاڵپشتی کراوە و بۆتە باعسی ئەوەی کە کۆمەڵە هەمیشە وەکو پاڵپشت و جێگای هیوای کرێکاران و زەحمەتکێشان لە کوردستان بە تایبەت وە لە ئاستی ئێرانیشدا بەگشتی چاوی لێ بکرێت. بۆیە گرنگی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لێرەوە دێ، نابێ وەکو هێزێکی چەکداری ئاسایی کە ئێمە دەیبینی لە دەور و بەرمان هەیە چاوی لێ بکەین. لەگەڵ ئەوەی کە کۆمەڵە جریانێکی سیاسی بووە، لەگەڵ ئەوەی کۆمەڵە جریانێک بووە کە وەکو هێزێکی چەپ و کۆمونیست لە کۆمەلگادا نەسراوە و باسشم کرد دوای ئەوەی کە ئاشکرا دەبێ و جەماوەری دەبێتەوە بەشی چەپ و کرێکاری بزوتنەوەی خەڵکی کورد لە کوردستانی ئێران ڕێبەری دەکات. لەگەڵ ئەوەشدا هەمیشە هەوڵی داوە کە پارێزەری هێزێکی منەزەم و خاوەن بیر و باوەڕی چەک بەدەست بێت کە بتوانێت لە ڕێگای ئەوەوە ئامانجەکانی بپێچێت.
گرنگی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە نێو ڕیزەکانی کۆمەڵەدا یا لە دیدگای ڕێبەرانی کۆمەڵەوە لێرەوە دێت کە ئێمە دەبێ ئەم هێزە بە شێوەیەک ئاراستە بکەین کە لە خزمەت بیر و باوەڕی و سیاست و ئیستراتیژی ئەم تەشکیلاتەدا بێت و بتوانێت دابینکەری ئەم ئەهدافە بێت کە تەشکیلاتێکی چەپ و کۆمونیستی لە کوردستان بۆ خۆی دیاری کردووە. بۆیە هەمیشە هەوڵ دراوە لەگەڵ ئەوەدا کە ئێمە پێویستی پاراستنی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بەلامانەوە یا بەلای تەشکیلاتی کۆمەڵەوە گرنگ بووە و لە عینی حاڵیشدا بە شێوەیە کەڵکی لێوەرگیراوە کە لە خزمەت ئەهدافە سیاسیەکانی دابێت. هەمومان دەزانین کۆمەلگای کوردستان کۆمەلگایەکی تەحەزوب یافتەیە، حیزبی جۆراوجۆری تێدایە، گرایشی جۆراوجۆری تێدایە و نیروی مسلحی جۆراوجۆری تێدایە. بۆیە ئەمە دەخوازێت کە کۆمەڵە زۆر بە شێوەیەکی حەکیمانە ئەم هێزەی ئاراستە بکات، بەرنامە و ئیستراتیژی هەبێ بۆ بەرەو پێشبردننی خەباتی نیزامی لەم ساحەیەدا بۆ ئەوەی تۆ دەبینی لە سەردەمێکدا کە کۆمەڵە لە ئێعلامی مەوجودیەتی عەلەنی دەکات و هێزی پێشمەرگە بە شێوەیەکی عەلەنی و بە شێوەیەکی وەسی لە کۆمەلگای کوردستاندا شکڵ دەگرێت. جریاناتێکی کە پێشتر لەو کۆمەلگایدا حزوریان بۆەوە پێیان وا بۆ کۆمەلگای کوردستان پاوانی ئەوان حیزبێکی خاوەن ڕابردوون و هیچ هێزێکی دیکە ناتوانێت بێتە ئەو ساحەیە و مەگەر ئەوەی لە ژێر ئۆتوریتەی ئەواندا بێت، بەڵام کۆمەڵە لە فاسلەیەکی کەمدا دەتوانێت ببێتە هێزێکی جەماوەری نیرویەکی بەرچاوی مسلح یا بڵین هێزی پێشمەرگە سازمان بدات و ڕێبەری بکات کە ئەمە دەبێتە ئاستەنگ بۆ هەڵسوڕان و فعالیەت و بەرتەستکردنەوەی مەیدانی فعالیەتی جریاناتی ناسیۆنالیست یا بڵێن مشەخصتر بڵێن کە لەو سەردەمدا مەسەڵەن حیزبی دموکرات بووە. بە بڕوای من ئەو تێکەڵچوونانەی کە لەو سەردەمدا ڕوویدا من وا بیر دەکەمەوە کە شتێکی سروشتی بوو، چون نە حیزبی دموکرات حیزبێکی ئەوەندە ئیدعا دەکەم مەسەڵەن حیزبی دموکراتی کوردستان، ینی نە ئەوەندە دیموکرات بۆ کە بتوانێت جریانێکی دیکە لە هاوشانی خۆیدا لە کۆمەلگادا تەحمل بکات کە فعالیەتی سیاسی بکات، بیر و باوەڕێکی بەبێ هیچ بربەست و سانسۆرێک بیر و باوەڕی خۆی دەربڕێ یا باوەڕی بە دەربڕینی ئازادانەی بیر و باوەڕی سیاسی هەبێت و لە عینی حاڵیشدا خاوەن هێزێکی چەکدار بێت. بەو دەلیلە جریانێکی وەک حیزبی دموکرات بۆ پاراستنی چوارچێوەی حوزەی فعالیەتی یا بڵێ دەسەڵاتی خۆی عەکسولعەمەل نیشانەدا. جریاناتی دیچەپی دیکەش بوون لە کوردستاندا کاریان دەکرد کە مەسەڵەن وەکو چریکە فیدایەکانەوە تا ئەندازەیەک ئەم ئۆتوریتە و باڵا دەستبوونەی حیزبی دموکراتیان قبول کردبوو، بەڵام جریانێکی وەک کۆمەڵە بە شێوەیەک جەماوەری ببووە کە هیچ بە پێویستی نەدەزانی مەسەڵەن بەم شێوەیە هەموو ئەم بربەستانە یا کارشکێنیانە یا بەرحاڵ مەحدودیانەی کە جریانێکی وەکو حیزبی دموکرات بۆی پێشدەنا تەحملی کاوە خەریکی کار و فعالیەتی خۆی بوو لە زۆر جێگا تووشی ئاستەنگ دەبوو، هێرشی دەکرا سەرەوە مەجبور بوو عەکسولعەمەل نیشاندا. بۆیە منزورمەوەیە ئەم هێزی پێشمەرگەی کۆمەڵەکە لە کوردستاندا بەم شێوەیە جەماوەری دەبێتەوە هەمیشە لەلایەن کۆمەڵەوە بە شێوەیەکی دروست و ڕێکخرا و سازمان درراوە و پێشی ئەوەی گرتووەکە ئەم کێشانە گەورە کاتەوە مەگەر ئەوەی بەرابەرەکە نەویست بێت. ئێستا کە ئاماژەمان بە ئەو مشکلاتی یا ئەو کێشانە کرد کە لەگەڵ حیزبی دموکرات بوو هەتا سەردەمانێکی حیزبی دموکرات بۆ خۆی بەو قەناعەتە نەگەیشت کە ناتوانێت ئەم هێزە بسڕێتەوە دەستی لە شەر هەڵنەگرت. بەڵام کۆمەلگای کوردستان هێزی پێشمەرگەی کۆمەڵە خەڵکێکی کە لە دەوری بوون بە حیزبی دموکراتی ثابت کرد کە کۆمەڵە پارویەک نییە بەم ئاسانیانە خود بدرێ یا جریانێک نییە مەسەڵەن وەکو چریکە فیدایەکان یا وەکو پەیکار بە هێرشکردنە سەرێک یا بە چاوسورکردنەوەیەک پاشەکشە بکە. بۆیە گرنگی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە شۆڕشی لە خەباتی شۆڕژێرانەی کوردستاندا هەمیشە گرنگی تایبەتی خۆی هەبووە. ئێستا ژێمە تقریبا مێژوویەکی 30 ساڵەمان پشتی سەر ناوە لە خەباتی چەکداری و تووشی ئاستەنگی جۆرا و جۆر بووین، تووشی نسکۆ و
هەستانەوەی جۆرا و جۆر بووین. ئەم هێزی پێشمەرگەی کۆمەڵە هەمیشە لە هەموو کۆنگرەکاندا لە هەموو سیاسەتی کۆمەڵدا هەمیشە گرنگی پێدراوە پاراستنەکەی زۆر بە گرنگ زانراوە. ئێستاش لە مەقتەعێکداین کە ئێمە دەزانین سەردەمەکەمان سەردەمێکە کە ئاڵگۆڕی بەسەردا هاتووە لە ئاستانەی ئاڵۆگۆڕی زۆر جدیدایە. ئێمە دەزانین کە هەم کۆمەلگای ئێران هەم کۆمەلگای کوردستان و هەم دەوروبەرمان وڵاتانی دەوروبەرمان کەوتونەتە بارودۆخێکەوە کە هەر ڕۆژ چاوەڕێ دەکرێ مەسەن ئاڵوگۆڕێکی تەنانەت چاوەڕوان نەکراویش تێدا ڕوو بدات. هەروەک دەزانین مەسەن لە ئاستی دنیادا مەسەلەی قەیرانی ئابووری هەیە، کێشەی بینی زلهێزەکان هەیە، ڕقابەتی بینی زلهێزەکان لەسەر حوزەی نفوس هەیە، کێشەی وڵاتانی دەوروبەر ئێمە دەیبینین کە هەر لەسەر ئەساسی ئاژاوەژێڕیەکانی ئێران یا بەرحاڵ بۆ پاراستنی هێژمونی خۆی لە ناوچەکەدا یا جریاناتی دیکە وڵاتانی دیکەی کە ئیدعا دەکەن ناوچەکەدا دەستی باڵان هەیە وەکو تورکیە وەکو عەرەبستان وانە ئەمانە هەموو بەرژەوەندیەکانە کە ئێستا تێکپەڕیوەوە تووشی ناوچەکان توشتی ئاستەنگ کردووە. ئێمە دەبینین ئەگەری ئاڵوگۆڕ لەم ناوچەیەدا ڕۆژانە چاوەڕوان دەکرێت بێزگەلەوەی کە ئێستا ئەمە لە حوزەیەگە لە چوارچەوەیەکیدا قەرارمان گرتووە کە ینی چەقی ململیانەکانی تێدا کۆبووتەوە یا بڵێن نێوکی یا بڵێن ناوەند یا کاکڵی کێشەکانی تێدایە وەکو مەسەن وڵاتی عێراق وەکو تورکیە یا وەکو مەسەن خودی هەرێمی کوردستان کە هەمومان دەزانی لەم چەندین ساڵەی ڕابردوودا چەندە ئاڵوگۆڕی چاوەڕوان نەکراوی تێدا ڕووداوە سەر هەڵدانی داعش بووە، مەسلەی 16 ئۆکتۆبر بووە، هێرشی تورکیە بۆ سەر ناوچەکە بووە، دەستێوەردانەکانی ئێران بووە و ئێستاش ئەم ململانیانە هەر بە شێوەی گەرماوەتەوە یا بەرژەوەندیەکانی ئێران و ئەمریکا لە خودی عێراقدا یا هەرە گوشارانەی کە بە زاهیر ئێمە دەیبینین بۆ سەر ئێران دێ و بۆ تەباعیسەوەی کە بە شێوەی چاوەڕوان بکرێت کێشانە بە کوێدا دەکەون. بۆیە لەگەڵ هەموو ئەوانەدا کە ئێمە لە ناوچەکەدا ئەم کێشانە شک دەبین لە خودی ئێرانیشدا بزوتنەوەیەکی جەماوەری کەوتۆتە ڕێ و حرەکەتەکەی یا بڵێن ڕێبەریەکەی یا داینەمۆی حرەکەتەکە کرێکانان و زەحمەت کێشان خەڵکی فەقیر و هەژار مامۆستایان و کەسانێکن کە هێزی کاریان دەفرۆشن، کەسانێکن کە لە کۆمەلگادا خاوەن مەوقعیەتێکی ئەو تۆنین کە بتوانن بەبێ کێشە مەعیشەتی ڕۆژانەیان دابینکەن. بۆیە لە توولی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا ئێستا لە مەقتەیەکدایەکە ئێمە دەبینین دە پێشترە ئەگەر فەرزکەین بزوتنەوەی جۆرا و جۆر سەری هەڵدابێت لەسەر مەسلەی ئینتخابات ببێت، لەسەر مەسلەی کێشە ناوخۆیەکانی خۆیان ببێت یا لە ئاستێکی بچووکدا فەرزکەین شاهدی بزوتنەوەی کرێکاری ببێتین. ئێستا چەندین ساڵ ئێمە دەبین ئەمە هەموو زۆر وەسیع بوونەتەوە. فەرزکەین ئێستا زۆربەی حرەکەتەکان لە کارخانەکانن، لە ناوچە پیشەسازیەکانن، لەلایەن کرێکاران و زەحمەت کێشانەوەیە. ئێستا دەبینین لە ئاستی کۆمەلگادا مجموعەیەکی زۆر جوانی تەحسیلکردە لە کۆمەلگادا هەیە کاریان دەست ناکەوێ. مەسلەی معلیمان خودی کۆماری ئیسلامیش دەبینین کە تووشی جێژاوێکی قوڵ بووەوە یەکێک لە ئەو کێشانەی کە ڕوبڕووی بووەتەوە مەسلەی داڕمانی ئابوووریەکەیەتی قەیرانی ئابوووریەکە هەیە و هەموو ئەمانە دەبێتە باعیسەوەی کە کۆمەلگای ئێران لە ئاستانەی ئاڵوگۆڕێکی بڵین چاوەڕوان کراو یا چاوەڕوان نەکراودایە بەرحاڵ نزیکی ئەوەیە کە ئاڵوگۆڕی بەسەردابێ. بەڵام ئێمە وەختێک ئاستی ئێراندا قرارە ئاڵوگۆڕێک بەسەر کۆمەلگای ئێراندا بێت دەورونەخشی ئێمە چ دەبێت، دەورونەخشی جریانە چەپەکان چ دەبێت و پێشببینی ئەوەش دەکرێت بە دلیلەوەی کە ناوچەکە ناوچەیەکی گەرمە، ناوچەیەکە زۆربەی کێشەکان تقریبن تا ئەندازەیەک بە شێوەی نیزامی و چەکداری یەکلایەنە دەبێتەوە. ئێمەش بۆ پاراستنی مەوقعیەتی خۆمان بەرژەوەندی کرێکاران و زەحمەت کێشان و تەنانەت بەرژەوەندیەکانی جریانی چەپ لەم ناوچەیە پێویستە پارێزەری ئەم هێزە چەکدارەمان بین، پارێزەری هێزی پێشمەرگە بین بە شێوەیەکی تا ئەو جێگای ئیمکانی هەیە وەسیع ڕێک و پێک
مسلحکرا و لەباری بیر و باوەڕی چەپ و کۆمونیستیەوە و بە پاراستنی ئەم مووقعەتەیە کە ئێمە دەتوانین ئەرزی ئەندام بکەین و کاریگەریمان لەسەر هەر ئاڵوگۆڕێک بێ کە چاوەڕوان دەکرێت. بۆیە بۆ جوابی پرسیارەکەی تۆ بە شێوەیەکی کۆنکرێت کە ئەم کۆنگرەیە چۆن دەبێت ئەم مەسلەی هەڵسەنگێنی من پێم وایە دەبێت بە لێکدانەوەی هەموو ئەو ئەگەرانەی کە لە ناوچەکەدا هەیە هەموو ئەو کێشانێک کە لە دەوروبەرمانە بە هەڵسەنگاندنیان کە من دڵنیام لە گزارشی سیاسیشدا دێت کە بە کۆنگرە ئیرایە درێ ئاور لە هەموو ئەو ئاستەنگانە دراوەتەوە لە هەموو ئەو کێشانەدا دراوەتەوە کە ئەگەری هەیە ڕووداوی تازەی لێ بکەوێتەوە و ئەو ڕووداوانە لەسەر ئێمە تەسیریان هەبێ و ئەو کێشانێکی لە ناوچەکەدا هەیە لەسەر کار و فعالیت ئێمە تەسیریان هەبێ. بۆیە ئێمە دەبێ لەگەڵ ئەوەی کە دەبێ جارێکی دیکە گرنگی هێزی پێشمەرگە ڕوو بە کۆمەلگا ڕوو بە ئەندامانی کۆنگرەی خۆمان شەرح بدەینەوە شی بکەینەوە ڕوو بکەینەوە ڕوون بکەینەوە وە گرنگیەکەی بۆ لە چوارچەوەی کار و فعالیەتی ئێمەدا بۆ جارێکی دیکە ئیسبات بکەینەوە. ئێمە دەبێت لەو کۆنگرەیەدا لەسەر ئەم مەسلەیە زۆر بە دەقیقی قسە بکەین شیکردنەوەمان هەبێت لە گزارشی سیاسیماندا ڕوو بە جامعە ئەمە ڕوون بکرێتەوە تاوەکو یعنی بە شێوەیەکی زۆر ئوسولی بە شێوەیەکی زۆر منطقی بتوانین تەوجیگەری هێزێک بین کە ئێمە مەسەلەن فەرزکەین کەسێک بپرسێ ئێوە کە خەباتی سەکداری ناکەن مووقعیەتە کەتان وانە کە بچنەوە لە ئێران فعالیت بکەن بەڵام پەزیریشی نیرو و بەم بە شێوەیەکی وەسێ پەرەدان بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە چۆ زەرورەتەکەی دێ. من ئەوە دەڵم زەرورەتەکەی لەوەوە دێکە ئێمە پێشبینیەوە دەکەین کە لە ناوچەکەدا بەم زوانە ئاڵوگۆڕ ڕوو بداوە پێشبینیکردنی ئەم ئەگەرانەیە ئەم ئاڵوگۆڕانە ئەوە دەخوازێت کە ئێمە لە هەموو بوارێکەوە بێت جیا لە بواری سیاسیەوە لە بواری نیزامیشەوە ئێمە خۆمان ئامادە کرد بێت و لە سبەی ڕۆژدا غافڵگیر نەبین. گرنگی هێزی پێشمەرگە لێرەوە دێ و ئەم کۆنگرەیەش دەبێت جارێکی دیکە ئەوە بسەلمێنێتەوە لە گزارشی سیاسیەکەیدا لە بەحسەکانی نێوخۆیدا یعنی گرنگیدان بە هێزی پێشمەرگە بە هێزێک کە دەتوانێت لە سبەی ڕۆژدا پاڵپشتی خەباتێکی شۆڕژێرانە بێت لە ئاستی کوردستانەوە تەنانەت پشتیوانێکیش بێ بۆ هێزە چەپ و کۆمونیستەکان لە ئاستی سەر تاسەری لە ئێراندا. زۆر باشە کاک سەعید ئێوە ئاماژتان بە چەند خاڵی گرنگ کرد. پرسیارێکم هەیە لە ماوەی ئەم چەند ساڵەدا کۆمەڵە توانیوتی هێزی پێشمەرگە ینی هەرڕا بگرێت ینی هێزی چەکداری ڕابگرێت هەرو خۆت ئاماژتان پێکرد خەباتی چەکداری ڕاستە نییە. ئێمە لە ناوچەیەکیش داین وەک مەسەلەن کۆمەڵە هێزێکی ڕادیکال کە بەردەوام لەسەر بەرژەوەندی خەڵکە پێداگری دەکا هەروەکو خۆت ئاماژەت پێدا سەرچینی کرێکار و زەحمەتکێش و هەژاری ئەم کۆمەلگە تا ئەلان هەتا ئەلانیشی لەگەڵ بێت تا ئەلان ئاستەنگێک هاتوۆتە بەردەم زەختراوەتە سەر ئەوە. ئەنی بۆ مەحدودکردنەوەی پەزیریشی نیروە پەرەدان بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە بە شێوەیەکی مشەخەس بەستا من کە بڵام ئاماژە بکەم لە جێگایەکەوە ئاستەنگمان بۆ دروست بووە بەڵام خۆشمان ئێمە خۆمان دەزانین مەحدودیت هەیە دنا ئێمە هەموو ئەو خەڵکی کە مراجعەمان پێدەکات ڕوو دەکاتە ئامۆزگاکانمان ئەگە قرار بێ هەمووی پەزیرش بکەین بەڕاستی لە هیچ کۆ تۆ ناتوانانی ئەو هەموو هێزە بحەوێنیەوە بەڵام بە پێی پێویست بە پێی ئەوەی کە هەلو مەرجەکە چی هەڵدەگرێت بە پێوەی کە سەردەمەکە چی دەخوازێ ئێمە پەزیریشی نیروی دەکەین. زۆر کەم لەوانەی کە ڕوو دەکەنە بەشی پەزیریشی ئێمە ینی دەرسەدێکیان دەتوانین وەرگین ئەگەر هەموو ئەو ینی ئێمە دەتوانین ئەگەر فەرسکەین سەردەمەکە ئەوە بخوازێک ئێمە لە مەقتە زەمانیەکی کووردا پەزیریشی نیروی بکەین هێزی پێشمەرگەمان زیاتر پەرە پێ بدەین ئەو ئیمکانەمان هەیە بە پێی مراجعاتێکی کە دەکرێت بۆ بەشی ئاموزشی ئێمە بەڵام بەشی ئاموزشگامان بەڵام بە پێی هەڵ ئەوەی کە ئێمە چەندە مەجای ئەوەمان هەیەکەوە هێزە بحەوێنینەوە چەندە دەتوانین پەزیریشی نیروی بکەین کە حساسیت دروست نەکات لە ناوچەکەدا ئێمە هێزی پێشمەرگەمان پەرە پێدەین. بۆیە ئەوەی کە مشەخەسن بڵین لەلایەن جریانێکەوە لەلایەن دەوڵەتێکەوە لە شوێنێکەوە زەخت خراپێتە سەر ئێمە یا فەرسکەین سنوورێکیان بۆ دیاری کردبێتین ئەمە ناتوانم من ئاماژەی پێ بکەم شتێکیاوە
شک نابن بەڵام ئێمە خۆمان دەزانینی دی ئەمە خۆمان جریانێکی سیاسین و وەزعەتی ناوچەکە دەخوێنینەوە دەزانین حزوری ئێمە لەم ناوچەیەدا چەندە دەرفەتی ئەوە دەدا کە تۆ پەزیریشی نیرو بکەی هێزی پێشمەرگەت پەرە پێ بدەی بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە بەلامانەوە گرینگە کە باڵی چەکداری ئەو خەباتەمان کە خەباتێکی سیاسی نیزامیە خەباتێکی سیاسی چەکداری یا خەباتێکی سیاسی پێشمەرگانەیە بەخەت باڵی سیاسی کەشمان گرنگی پێدەین چون پێمان وایە ئێستا لەم هەلومەرجەدا و بە تایبەتیش لەم ناوچەیەدا تۆ ناتوانێت سرفەن لە ڕێگای سیاست و ڕاگەیاندن و ئەوانەوە ئەهدافێکی کە هەتا متحققی کێ یا سیاست و ئیستراتیژیکی کە وەخباتەکە دەداڕشتۆ بتوانانی بیبەیە پێشێ لە نێو ئەو هەموو نیرۆ چەکداری کە ناوچەکەدا هەیە بۆیە تۆ خۆت دەبێ بە پێی هاوسەنگیە ینی کە ئیجازت پێدا دەبێت ئەو هاوسەنگی ڕاگری ینی هەلومەرجەکە چەند ئیجازت پێ تۆ تا بۆت دەکرێت دەبێ هاوسەنگێکی وا ڕاگری کە بەلای تودا پشکێتەوە کە حساب لێ بەرن کە وەزنەیەک بی لە منتیقەکەدا بۆیە بە پێی هەڵگری ینی هەلومەرجەکە چ بخوازێ ئێمە دەتوانین لە زۆر و کەمی یا لە تعدادێکی هێزی پێشمەرگە کە پەزیریشیەکەین و پەری پێدەین بەدەست خۆمانە دەتوانین لە مەقتا زمانێکدا بە شێوەیەکی بەرچاوتر پەری پێ بدەین و دەشتوانین بسن لە ئاستێکدا ڕایگری. زۆر باشە کاک سەید پەیوەندی نێوان کۆمەڵە لەگەڵ هەموو حیزب و ڕێکخراوە سیاسیەکان هەمیشە باخی پێدراوە بەڕای ئێوە کۆنگرە پێویستە چۆن لەم بارەیەوە لێ بکۆڵێتەوە؟ ئێمە لە کۆنگرەکانی پێشتریشدا لەگەڵ لەسەر مەسلەی پەیوەندیمان لەگەڵ ئەحزابی فعال لە بزوتنەوەی کوردستاندا قسە کراوە و تەنانەت قەتنامەشمان بۆ لە کۆنگرەکاندا پەسەند کردووە لەسەر ئەساسی ئەو ڕێنوێنانەی کە لە قەتەنامەکەدا هاتووەوە کۆنگرە ئیجازی داوە ئێمە تەنزیمی مناسباتمان لەگەڵ ئەحزابی فعال لە کوردستاندا کردووە بۆیە جارێکی دیکە من چاوەڕوانم لەم کۆنگرەیەدا کە ئێستا ئاڵگۆڕ بەسەر منتیقەکەدا هاتووە و حدودی 4 ساڵیش بەسەر گرتنی کۆنگرەی حەفدە ئەوانەدا هات پێستا ئێمە توش ینی واردی قۆناغێکی تازەتر بووین لە کاری خەباتی ینی کار و خەباتی سیاسی و نیزامی بۆیە جارێکی دیکە دەبێ ئێمە ئەم مەسلەی پەیوەندیمان لەگەڵ ئەحزاب پێیدا بچینەوە ڕوونی کەینەوە و تەکیدی دووبارەی لەسەر بکەینەوە لەسەر ئەساسی ئەو ڕێنوێنانەی کە لە کۆنگرەکانی پێشتردا و بە پێی کولەن مێژووی خەباتی کۆمەڵە لەم ناوچەیەدا کە هەمیشە سای ئەوە بووە کە لە فەزایەکی ئارام و لە فەزایەکی سیاسیدا ینی لە فەزایەکدا کە ئێمە توانی بێتمان کەشێک دروستکەین کە قەناعەتمان بە ئەحزابی دیکەش هێ نابێت کە بوونی هەمومان شتێکی عادیە ئەگەر واقعان لە کۆمەڵ ینی لە سەرچاوەگرتوو لە کۆمەلگاکەمانەوە بین نیروێکی کە لە دەورمانە لەسەر ئەساسی بیر و بۆشوونی سیاسیان پێمان ملحەق بوو بێتن نەک ئەوەی مەسەن جەریانێک بیت کە مەسەن نیرۆکەت بەکرێ گیراو بێ ینی فەرزکەین وەکو مزدور چاو لێ بکرێ ئێمە فەرزمانەوەی هەموو ئەو حیزبانەی کە لە ساحەی کوردستاندان جەریاناتێکن کە پێیان لەسەر ئەرزەوە بە پێی وەزنی خوان نفوزیان هەیە لە کۆمەلگادا بەو پێ ئێمە بۆیە سایمان کردووە کە ئێمە خۆمان ئەوە بە ئەمریکی عادی دەزانین حزوری ئەوانەوە پێشمان وایە مەجای ئەوە هەیە ئەگەریش هێزی چەکداریشمان هەبێ شان بەشانیە خەبات بکەین و هەر کەسەوە ئەهدافێکی تایبەتی هەیەەوە بە نیسبەتی بزوتنەوەی شۆڕژێڕانی کوردستان داواکاریەکانی خەڵکی کورد تقریبان لانی کەم هەموو وابی دەکەینەوە کە دەبێ ستەمی نەتەوایەتی لەسەر خەڵکی کوردلاچێ جایدیەوە هەر کەسە و تاکتیکێکی بۆ لە نظر دەگرێت بەرنامەی چییە لە سبەی ڕۆژدا چی کەی دەبێوانە بەڵام ئێمە مشەخەسە ئێمە لایەنگری ئەوەین کە ستەمی نەتەوایەتی لەسەر خەڵکی کوردلاچێ و ئەمەش تەنیا ئیدعا نەبووە داوای لێبوردن ئەمە تەنیا ئیدعایەک نەبووە ئەمە تەنیا بۆ ئەوە نەبووە کە ئێمە لەم ناوچەیەدا جێی خۆمان بکەینەوە بەڵکە باوەڕمان پێی بووە پێمان وایە ستەمێکی کە لەسەر خەڵکی کووردا خۆی ئاستەنگێکە لەسەر
خەباتێکی کە ئێمە لە مەدی نەزەرمانە خەباتێکی سینایەتیە خەباتێکی شۆڕاژگەرانەی بناغە هەڵتەکێنە کە بتوانێت کۆمەلگایەکی یەکسان دابین کات. ئێمە وەختێک دەبینین بەشی زۆری یا لاقل بەشێکی بەرچاو لە خەڵکی کوردستان بەشێک لە زەینی لەسەر ینی مەشغوڵی ئەوەیە کە چۆن دەتوانێت ئەم ستەمەنەتەوایەتیە بسڕێتەوە. ئێمە پێمان وایە ئەگەر لەم خەباتەدا بەشدار بین و یارمەتی دەری ئەوە بین کە ئەم ستەمینەتەوایەتیە بسڕدرێتەوە لەسەر خەڵکی کورد مەدانەکە بۆ فعالیەتی سبەی ڕۆژی ئێمە کە خەباتێکی کرێکاریە و هەدەفمان گەیشتن بە کۆمەلگایەکی سوسیالیستی هەموارتر دەکات. ئێمە دەبێت قەناعەت بە و حیزب و جریاناتی کە لە ساحەی کوردستاندا فعالیت دەکەن بێنین کە حزوری هەمومان بوونی هەمومان زۆر بابەتێکی ئاساییە زۆر دەبێت بە ئاسایی وەرگین هیچمان پێمان وانە بێت کە ئەمە لە سبەی ڕۆژدا دەبینە ئاستەنگ بۆ یەکتری وە لە هەفکریەوە دابین هەلێستاوە ئێمە یەکتری بسڕینەوە بۆیە هەم نیگەرانی لە کۆمەلگادا دروست دەکە هەم سادقانە بوونی خەباتێکی کە ئیدعای دەکەین دەباتە ژێر پرسیار و ئەمە بە هیچ شێوەیەک ناچێتە چوارچێوەی بەرژەوەندیەکانی بزوتنەوەی شۆڕژێرانە لە کوردستاندا. بۆ ئێمە هەمیشە هەوڵمانداوە لەگەڵەوەی کە نەچوینەتە هیچ بەرەیەکەوە نەچوینێتە هیچ ناوەندێکی تایبەتەوە لەگەڵەوە حیزبانە بەڵام لەگەڵ هەمویان ئێمە سعیمان کردووە کە مناسباتێکی زۆر عادی و ئاساییمان هەبێت. تا ئێستاش بە بڕوای من لەو زمینەیەدا زۆر سەرکەوتوتر بووین ینی سەرکەوتوو بووینەوە بوارەدا لەگەڵ کەمترین جریاناتێک لە کوردستاندا هەیە ئێمە کێشەمان هەیە یا بەرحاڵ بەرچاوی گومانەوە سەیریان دەکەین. جریاناتێک هەن ڕەنگە مەسەڵەن ئیسلامین یا جریاناتێکیان هەنکە تێبینیمان لەسەریانە لە ڕوانگەی جۆرا و جۆرەوە یان چەندانەیەکی لەوانە لە دەرکەی بەخێکەی دیکە بەرحاڵێمە فەرزمانەوە جریاناتی سیاسی نفوزیان هەیە لە نێو کۆمەلگاداوە ئێمە قبولمان بن و قبولمان نەبن لە ساحەکەدا هەن پس دەبێمە بۆ کەمکردنەوەی تەنش بۆ نیگەران نەکردنی خەڵک مناسباتیان لەگەڵ تەنزیمکەین بەبێ ئەوەی کە ئێمە هیچ پاشەکشەیەکمان لە سیاست و ئیستراتیژی خۆمان کرد بێت. بۆیە گرینگە ئێمە جارێکی دیکە تەنزیمی ئەم مناسباتە وەبیر بێنینەوە دقیقی بکەینەوە لەگەڵ ینی لەسەر ئەم ینی بارودۆخە تازەی کە خوڵقاوە بە پێی گرنگیەکی کە هێزی پێشمەرگە بۆ ئێمە پەیدای کردووەوە دەشزانین هەرچی زیاتر هێزی پێشمەرگە وەسیع بێتەوە لەلایەن جریاناتی دیکەشەوە ڕەنگە ئەم نیگەرانیە دروستکە کە لە سبەی ڕۆژدا ڕەنگە تێکەڵچوونی چەکداری ببێتە ئاستەنگی گەورە بۆم بزوتنەوەیە. بۆیە ئێمە هەمیشە حەول دەدەین و لە تەریقی ئەم کۆنگرێشەوە جارێکی دیکە ئەوە بیردێنینەوە ئێمە دەبێت ئەحزابی سیاسی لە کوردستان ئەوانەی کە هێزی پێشمەرگەی هەیە قەناعەت بەوە بێنێ کە ئێمە دەبێت بۆ برنەپێشی سیاسەتەکانمان ئەگەر تێبینیەکیشمان لەسەر هەڵوێستی یەکێکمانەیە ڕەخنە دەگرین ڕەخنەی سیاسی لە یەکتری دەگرین بۆ وەڵامدانەوە بەم ڕەخنانە دەست نەبین مۆچەک لە هێزی نیزامی ئیستیفادە نەکەین. ئێمە هێزی نیزامیمان بۆ پاراستنی خۆمان بۆ پاراستنی خۆمان لەو مەترسیانەی کە لەلایەن دوژمنی سەرەکیمانەوە کە کۆماری ئیسلامی و نیزامی سەرمایەداری یا بەرحەڵ جەریاناتێکە کە دژی ئەم بزوتنەوەیان پاراستووە نەگەوەی کە بۆی کە بە گژێکدا بچین. بۆیە دەبێت زۆر بە ئەمرێکی ئاسایی وەرگین و مناسباتمان جارێکی دیکە لەگەڵ ئەحزابی مەوجود لە کوردستاندا شەرح بدەینەوە ڕوون بکەینەوە و بەوانیشی پسەلمێنین کە ئێمە نیەتێکی زۆر سیاسی معقول دروست وە لە بەرژەوەندی بزوتنەوەی خەڵکی کوردستانمان هەیە مەجال هەیە ئێمە هەمومان فعالیت دەکەین هەر کەس توانی سیاست و بەرنامەکانی ئیستراتیژی هەدەفی نهایی بەرنامەیەکی کە بۆ ئیدارەی کۆمەلگا هەیە لە نێو خەڵکدا بیچەسپێنێ لایەنگری زیاتری بۆ پەیدا بکات و خەڵک قەناعەت پێبێنێت کە تۆ بەرنامە سیاسی و ئابوووریەکەت بە قازانجی کۆمەلگایە دەتوانین نفوذ زیاتر پەیداکەی لاس ناکە خۆیمە بۆ هەل ئێستاوە لە فکریەوە دابین دەسبەی ڕۆژدا لە سبەی ڕۆژی هەر ئاڵوگۆڕی لە کوردستانی ئێران لە فکریەوە دابین کەسی ناوچەیەکەرێکی شارێکەرێکی شوێنێک داگیر کات بۆ ئێمە لە ئێستاوە دەبێت لەبیری ئەوە دابین کە واقعا ئەم مەترسیانە خونساکەینەوە ئەم نیگەرانیانە لەسەر خەڵک بڕەوێنینەوە و لە عینی حاڵشدا سەرڕای ئەوەی کە گرنگی
بە هێزی پێشمەرگا دەین و ڕوونی دەکەینەوە کە زەرورەتی هێزی پێشمەرگە جارێکی دیکە و بە تایبەتی لەم قۆناغێکی ئێستا ئێمە تێداین قۆناغێکی زۆر ئاڵۆز و مەترسیدار و زۆری ڕوونیە لە داهاتوودا چ دەبێت مانە شەرح بدەین و بڵین ئێمە پاراستنی هێزی پێشمەرگەوە تەنانەت بەرینکردنەوەی و پەرەپێدانی لە ڕاستای ئەم سیاسەتانەماندایە کە پێشتریش کۆمەڵە شەرحی داوە ئاشتی خوازانەیە بە نیسبەتی ئەو جریانەتە سیاسیانەی کە لە ساحەکەدا وجودیان هەیە و لە عینی حاڵیشدا پاڵپشتێکی گەورەیە بربەستێکیشە بۆ هێرشی دوژمن و بۆ خونساکردنەوەی هەر ئەگەرێکی ئەمنیەتی یا مەترسێکی ئەمنیەتی کە بۆ سەرمان هەبێت و تەنانەت بۆ سەر جریاناتی دیکەش. زۆر باشە کاک سعید ئێمە لە ئەم زنجیرە بەرنامە تایبەتی کە بۆ کۆنگرە دانرا بوو ئێمە هەموو باسمان لەوە کرد ئەسەن کۆنگرە بۆ دواکەوە بە پێی ئەساسنامە باسمان لە ئەوە کرد لە هەلومەرجێکی سیاسی کۆمەڵایەتیدا بەڕێوەچۆ باسمان لە گرنگیەکانی چاوەڕوانی لەم کۆنگرەیە باسمان کرد ئەوەی کە زەرورەتی کۆنگرە چیە باسمان لە هەموو شتێکی ئەمانە کرد من وەکو کۆتایی پرسیارانی پرسیارێکی کۆتایی پێم خۆشە پێم بڵێ کۆنگرەیەکی سەرکەوتوو چۆن پێناسە دەکرێت ئەو مهمەوەیە کە تۆ مەسەن لە چ مەختەیەکدا قەرارەت گرتووە ئەرێ ئێمە من خۆش ئەوە تەکید بکەمەوە ئێمە ئێستا کۆنگرەیەکی زۆر ئاسایی دەگرین ڕەنگە بەسری داهاتووە تێپەڕیوە بەڵام کۆنگرەکە زۆر ئاساییە بە پێی ئەساسنامەیە لە اختیاراتەکانی کومیتە مەرکەزی کۆمەڵەیە ئەمانەی هەموو ڕوتین و ئاساییە ڕەنگە تۆزە یا درەنکەوت پێوانە ئەوە دیارە هاوڕێیانمان پێشتر باسییان کردووە بەڵام سەرڕای هەموو ئەوانە ئێستا واقع هەلو مەرجەکە خۆمان دەزانین ئێستامە لە شەراتێکدا ئەم کۆنگرەیە دەگرین خودی وەزعیەتەکە نائاساییە ناوچەکە شێواوە ناوچەکە ئاڵۆزە پێشبینی ناکرێت چی ڕووەدا بەڵام لەگەڵ هەموو ئەوانە ئێمە جیا لەو کێشانێک کە لە نێو خۆماندا هەیە لە دەوروبەر هەیە کە پێشتر باس کراوە من ناچمە سەر هیچ کام لەو بەحسانە بەڵام تۆ پرسیارت کرد کە کۆنگرەیەکی سەرکەوتووە ئەم کۆنگرە چۆن دەتوانین وەختێک لێ هاتیینە دەرێ بڵین سەرکەوتووە لەم شرایەتدا بۆیە باسی ئەوم کرد کە کۆنگرەیەکی ئاساییە لە وەزیەتێکی نائاساییدا ئەرێ لەم هەلومەرجە ئێمە دەبێ گزارشی سیاسیەکەمان تەحلیل و لێکدانەوەی دروستی سەبارەت بە هەموو ئەو ڕووداوانەی کە لە فاصلێ ئەم 4 ساڵەدا لە ناوچەکەدا ڕوویداوە و ئێستا بە تایبەتی بوونی هەیە مەترسیەکان دەرفەتەکان و تەنانەت ئەو ئەگەری مەترسیانەی کە لە داهاتوودا هەڕەشە لە بزوتنەوەی سەرتاسەری لە ئێران و لە ناوچەکە یا لە خودی بزوتنەوەی شۆڕژێرانە لە کوردستان دەکات یا ئەو مەترسیانەی کە ئەسەن لەسەر بزوتنەوەی خەڵکی کورد بزوتنەوەی بەرحەقی خەڵکی کووردە لە هەر 4 پارچەی کوردستان کە ئێمە ئێستا لە چەقی ململانەکاندا قەرارمان گرتووە ئێمە دەبێت بە شێوەیەکی دروست لە گزارشی سیاسیماندا لە قەرار و قەتنامەکەماندا وەڵامان بە هەموو ئەو کێشانە دابێتەوە یا ڕوونمان کردبێتەوە یا هەڵوێستی خۆمان بە شێوەیەکی ڕوون و شەفاف و منطقی دەربڕی بێ بە نیسبەتی چی ئێستا لە ئێراندا دەگوزارێ کێشەکان سەرچاوەکان چییە منشەئی ئەم کێشانە لە ئێراندا فەرسکی معلیمی دێنە خیابان کرێکاران دێنە خیابان مەسلەی کێشەی ئابووری چۆ سەرچاوی گرتووە ئایا واقعان ئێران وڵاتێکە کە لەباری ئابووریەوە ئەوەندە لاوازە کە نەتوانێت خەڵکەکەی خۆی بژێنێ یا بەم شێوەی بکەوێتە قەیرانی ئابووریەوە ئێمە توانی بێتمان لە گزارشی سیاسیماندا لە تەحلیلەکانماندا هەموو ئەوانەمان ڕوون کرد بێتەوە و تەنانەت تا ئەو جێگەیاش ئیمکانی هەبێت دیارە خۆ پێشبینی ناکرێت بە شێوەی قەتعی بەڵام ڕێکار و ڕێگاچارەمان پیشاندا بێت ڕێنمایی مەسەرەن چالاکان و تێکۆشەرانی ناوەمان کردبێت کە ئەم خەباتە مەدەنیە ئەم چۆن دەتوانن هیدایەت بکەن کە لە داهاتوودا مەترسی نەکەوێتە سەر مەسلەکە ئەوەیە ئێمە دەبێت ینی لە گزارشەکانماندا لە گزارشی سیاسیماندا لە قەرار و قەتنامەکەماندا لە بەحسێکی کە لە کۆنگرەدا دەکرێت هەموو ئەو شتانە بە شێوەیەکی
دقیق دیسان باس کرابێتەوە و تەنانەت ڕاهکار و ڕێنموشی تا ئەو جێگایە کە ئیمکانی هەیە تێدا بێ و بە تایبەتیش بۆ هەڵسوڕاوان و چالاکانی ناوەوە کە ئێستا خەری سەرگەرمی خەباتێکی مەدەنین خەباتێکی علەنین لە ئاستی ئێراندا چۆن بجوڵێنەوە کە هەم ڕژیمی سەرکوتکەری کۆماری ئیسلامی دەستی تێی نەچێ هەم ئیدامەی هەبێت و هەم بتوانن پەرەی پێ بدەن و وەسعی بکەنەوە و بە نیسبەتی نێو خۆشمانەوە توانی بێتمان بەشێوە بە زمانێکی زۆر ڕۆشن و پارا و کێشەکانی نێو خۆمانمان شەرەدا بێ و بتوانین سبحەی ڕۆژکە گزارشی کۆنگرە بڵاوەکەینەوە شێوازی بەڕێوەچوونی کۆنگرەکەمان بڵاوەکەینەوە ئیدعا بکەین کە کۆنگرەیەکی سەرکەوتووە بەم دەلیلانە بەم بەحسە سیاسیانەی تێیدا کراوە بەم گزارشە تێر و تەسەل و دەقیقەی کە ئیرائەی دراوە بەم بڕیارانەی کە تێیدا دراوەوە بۆم ڕاهکارانەی یان نەخشە ئەمەلانەی کە بۆ داهاتووی دیاری کردووە کۆنگرەیەک سەرکەوتوو بە نظری من ئەوەیە کە دیارە حتمما نظری جۆرا و جۆر منزورم لە اختلافی نەزەر و ئیرادانی ڕاهکار و پێشنیادی جۆرا و جۆر نییە ولی منزورم وایە ئەگە بتوانین بەحسی سیاسی تێدا بکەین ئەگە بتوانین ئەهدافی سیاست و ئیستراتیژیەکانی کۆمەڵە جارێکی دیکە بە دەقیقی تێدا بەیان کەینەوە دەمەزەر کرابێتەوە بە شێوەیەکی تازایی کە هەڵگری ینی بتوانێت لەگەڵ وەزعەتی سەردەمەکە بگونجێ ڕوو بە جامعی ئیرایەماندا بێ و لە عینی حاڵیشدا لە کۆنگرەکەمان کۆنگرەیەکی سیاسی ئیرایە بدەین ینی گزارشی کلی بڵاوە بێتەوە هەموو کەس قبولی بکە ئەمە کۆنگرەیەکی سەرکەوتووە کۆنگرەیەکە کە بە سیاسی تیاکراوە کۆنگرەیەکە کە خەڵکی کەسەکانی بەبێ هیچ سانسۆر و هیچ گوشارێک قسەکانی خۆیان دەکەن و لە نێهاتیشدا فەسکن لەسەر شتێکی هاوبەش ساغ بوونەتەوە کە بە قازانجی بزوتنەوەی سەر تاسەری بە قازانجی بزوتنەوەی کوردستانەوەی لە عینی حاڵشدا جوابێکی منتقیان بە کێشەکانی نێو خۆیان داوەتەوە شەرحیان داوەکە مشکلاتێکی کردنی خۆیاندا هەیە چییە بۆیە من ئینتزارمەیە و پێشم وایە کۆنگرێمە کە بتوانێت بەم شێوەیە معرفی بەحسەکانی گزارشەکەی وە لە عینی حاڵشدا بەڕێوەچوونی کۆنگرەکە بێت من پێم وابێ هەموو کەسەوە قبولەکە کە ئەگەر ئێمە ئیدعا بکەین کۆنگرەیەکی سەرکەوتومان بووە زۆر باش زۆر سپاس کاک سعید بۆ بەشداریت لەم بەرنامە تایبەتەدا منیش سپاسان دەکەم هیوادارم جارێکی دیکەش کۆنگرەیەکی سەرکەوتومان هەبێت کۆنگرەیەک بێ کە واقعان شیاوی تەشکیلاتی کۆمەڵە بێ شیاوی سیاستەکانی کۆمەڵە بێ شیاوی ئەو کەسانە بێ کە لە چوارچێوەی کۆمەڵە و حیزبی کۆمونیست ئێراندا فعالیت دەکەن و هەمیشە ئەم جریانە جریانێک بووە کە جێگای ئێعتماد و متمانەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بووە تەنانەت دەوروبەری هەمیشە ئەگەر قسەشیان پێکوت بێتین جنێویشیان پێدا بێتین بەڵام نەیانتوانی و حاشا لە دەور و نەخشی ئەم جریانە بکەن زۆر سپاس بەڵە بینێرانی خۆشەویست گەشتینە کۆتایی ئەم زنجیرە بەرنامەی کە تایبەت بوو بە کۆنگرە هیوادارین کە بەدڵتان بوو بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرت بێت تا بە گەشتنەوەیکی تر و ڕۆژێکی تر هەر شاد و بەختەوە بن.